دوو میوانی زۆر ئازیز و تایبەت و خۆشەویست لەناو هەموو گەلی کووردا لێرە ئامادەن لەگەڵمان پێمان خۆشە پێتان ڕابگەێنین ئەو دوو میوانە بفەرمونە سەر ستێج کە ئەویش هونەرمەندی بەناوبانگ ماهر حەسەن و ئەحمەد جۆڵا با بفەرمون بە چەپڵەیەکی گەرم. سپاسی هەمووتان دەکەم کە ئەم گەورەیەتان بە ئێمە بەخشی و من دەستخۆشیەکی زۆرم بۆ ئەم زانکۆیە کە ئەمە دووەم ساڵە فستیڤالی گۆیژە کەرنەڤالی گۆیژە دروستەکان من لێرە و دەستخۆشیان لێ یەکەم کە لە بانگێشەکانە حسابیان بۆ هەموو چین و توێژێ کردووە وەک دکتۆر زۆر شتی بۆ باس کردین کە لەخوا بەزیا بێت زانکۆیەکی زۆر زۆر سەرکەوتووە و زۆر خەڵکیشی پێگەیانەوە. من لێرەوە سوپاسی دکتۆر عەلی قەرەداخیش دەکەم کە بەڕاستی جێدەستی دیارە و زۆر زۆر سپاسی. ئامادەبوانی بەڕێز خوێندکار ئازیزەکان مامۆسایانی بەڕێز چاوتان ماچەکەین کە ئەو شەرەفەتان بە ئێمە بەخشی کە ئێمە ئامادە بین و لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست هاوین. ئێمە زۆر سوپاسی و مامۆسا ئازیز و خۆشەویستانە یەکەین کە بەڕاستی ماندوو ناسانە هەوڵیان ناوە کە جیلێکی جوان جیلێکی پێشکەوتو جیلێکی سەرکەوتو پێشکەش بەم کۆمەلگایی ئێمە بکەن. ئێمە پیرۆزبایی لە خوێندکارە ئازیزەکانەکەین دەستخۆشی لە دکتۆر ڕەوڤەکەین و هەموو ئازیزانی کەوا لەم کەرنەڤاڵە هیلاک بوون. ئەمەش بۆ ئەوەیە کەوا خوێندکارە ئازیزەکان تەنها لە چوارچێوەی ئەو دیواری کە تیا ئەخوێنن هەر ئەوە نەبێت تەنها مەسەلەکە خوێندن بێت بۆ ئەوەی ڕێسێ وەرگرن بۆ ئەوی بتوانن ئەوانی ساتێکی خۆش لەگەڵ ئەم کەرنەڤاڵە بەسەر بەرن دەستیان خۆش بێ. واسام ئەمە دووەم کەرنەڤاڵەکە سازیان کردووە. ومێدەوارین هەموو ئازیز و خۆشەویستانە خوێندکارە بەڕێزانە لە ئایندا ببنە کەسێکی بەسوود بۆ کۆمەلگاکەمان چاوتان ماچەکەین و سەرکەوتوو بن. سپاس. ئەنجا من حەزەکەم بۆ ئەم میوانە خۆشەویستانە و ئەم تیپی مۆسیقایی لێ بوو حەزەکەم نوکتەیەکی بچکۆلەتان بۆ بژێر بوو. زمانی بەرنامە بوو ئێمە بڕگەیەکمانە بوو بڕگەی شایخانەکەیان پێوت هەر جارە تیپێکی مۆسیقا و گۆرانی بێژێکمانێنە. منیش زۆر جار کوڕێگەی و کاکە بم بە بۆ بەرنامەیە من دەنگم زۆر خۆشە و ئەمانە. وەڵای تر گۆرانی بێژم برد و کاک موسەفا وتی تاقی کردوتەوە جاوتم چی خۆمە پیر نییە لە بازار بتاقی من لە بازار وێنم ئەوتی کاکەوانیە تۆ بۆە مەقامێکی بەرزی لە ژێرەوە پێ بوو دەجای وتم هەر مەقامی بەرز لە ژێرەوە ناوترێ. وەرحەڵ مەی خۆم گۆڕیوەمانە و وتم ئادەی کاکە بزانم تۆ دەمی خۆشە. وەڵام تیپی مۆسیقاکە لەگەڵ یاڕۆی گۆرانیەکی و دەنگی زۆر ناخۆش. تازە یانی هەر لای برادەرانش ئیحراج بوو. وتم کاکە ئەزانی تۆ دەنگی زۆر ناخۆشە. جاوتی کاکە ئێوە بەچی ڕازیە بە ئێوە دوو کاکە بۆ ڕازی بێت دەنگێ ناخۆش. ئادەی تۆ شتێکی ترم بۆ بڵێ وتی ئەمە ئەڵێم بەس مەڵێ ناخۆشە لە خۆتەوە. وتم کاکە ئەوەی وت لەوەی تر زۆر ناخۆشتر. وتم تۆ بۆ پەنگەی بە من ناوە خر مەعقولە کەچی بڵێکی باشە ئاخ ئەگەر سەعاسیە وتم قابلە سەعاسیە بیبی بە فیدەرید و دەمێ خۆش بێت. زۆر زۆر سپاس ئەوە بۆیەوە. لەسەرەوەی مامۆسا ڕەو کە باسی بەهارێ کردوەتی هەر بتوانە گەربارانی بەهار لێو با گەورەیە بیت. ئێمەش لەگەڵ کوڕێکی ژنبرامان بچوین بۆ خوازبێنی کچێک کە چوینەوەمانەوەوە قاچێکی لە منەوە وتیەوە کچەکەیە. نیژوتم تا ئەمە زۆر مناڵە. وتی بابە تۆ ڕاوەسە بارانی دوو بەهار لێی بە. وتم بابە خۆ تا ژیانە ناتوین بۆ سەیری ئافرەت و بۆ خوازبێنی خۆ ناتوین نەرم کڕی. سەرکەوتوو بن هەمیشە نەخۆشییابن.